دوو حاڵەتی کۆلێرا لە سنووری ئیدارەی گەرمیان تۆمار کراوە لایەنە پەیوەندیدارەکان بە دیاریکراوی وەزارەتی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم ئەحمەد پسپۆری تەندروستی گشتیەکەم. دکتۆر بەخێر بێت. ستافە جوانت لەگەڵ بینەرانی کوردستانی. زۆر سپاس. دکتۆر باسرەتا لەوە دەست پێ بکەین ئەم بەکتریایە یاخود کۆلێرا لە ڕێی چ بەکتریایەکەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ؟ دیارە بەکتریا لەگەڵ ڤایرۆس بۆ سکتون جیاوازی هەیە. هەموو کاتەوە ئەوتبیرەکەی دروستە بێ لە جیهانە ڤایبرە کۆلێرا مەترسێکی خۆی هەیە کە دیارە ئەگەر بڵێن ئەم ڤایبرە کۆلێرای لەکوێ هەیە لە دنیاە لە هەموو شوێنەکەی لە هەموو پارێزەکانی عێراقەیە لە هەموو چۆم ڕووبارەکانە لە هەموو کەناراوەکانە لەو شوێنانەی کە ئەو ئاوەڕەتێکەوە بێ ئەم ڤایبرە کۆلێرایە هەیە. بەڵام چ کات مەترسی دروستەکە هەر بە ئینگلیزەکەی چۆنەڵن فیکەڵ ئۆرەڵ ینی ئیلا ئەبێ لە ڕێگەی پیسایی تێکەڵ بە ئاوی خواردنەوە و خواردن ببێ ئەو جابێتە ئەوت برێکۆ بێتە نەخۆشی. ئەم ڕێگانش بەڕاستی هەموو کات بەکتریا و ڤایرۆسش بۆ دەرچەیەکە ئەگەڕێ بۆی گەشە بەخۆی بە ئەو دەرچەیە چیەوەی کە مرۆڤ ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێنەکە بە شێوە لە شێوەکان تێکەڵ بە ئاوی خواردنەوە یان خواردن ببێ و بێتە هۆی پەتای سکسون بەو شێوەی کە سکسون زیاد دەکات. بەڵام بە شێوەی گشتیمە لە مانگی 15 حوتەوە تاوەکو مانگی 12 کێرفیان لاینی سکسون بەرزە بێتەوە. ئەم ساڵ لە چاو 2023 هێشتا ژمارەی سکسونەکان نەگەشتووەتە ساڵپار بەپی ئەو هەفتانە بە هەفتانە سکسون تۆمارەکەین لە هەموو بنکە تەندروستی مەڵبەند تەندروستی و نەخۆشخانەکان هەتان نەخۆشخانەکانی دەرەوە شار بە هەر سێ بەڕێوەبەراتی شتێکی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجەی پارێزگای هەڵبجەی شەهیدی شەو سەیمانیەوە. دیارە ئەم عادەدانە کە زیادە کە هۆکاری زۆر نەکاری لەوانە ئاو کەمە بێتەوە دا بەزێر نەوانمە ئاوی بیرەکان بێ ئاوی ڕووبارەکان بێ خستە بێت کە خست بوویەوە پلەی گەرماش بەرزە بێتەوە لەگەڵیا ئەم بەکتریایش حەزی لەو جۆرە پرەگەرمایە کە گەشاکە لەو کات کە مرۆڤ ئەگەر ڕێنمای تەندروستیەکان وەکو جەنابەت ئاماژەی پێدا لە بیدایەتەوە جێبەجێ نەکرد تێکەڵ بە ئاوی خواردنەوە بێ. ئەم ساڵ ئێمە گومانمان هەیە ئاوی خواردنەوە زیاتر پیس بووە بۆی کە ڤایبرە کۆلێرای تیا بێ بۆ عادەدانە لە چاو ڕۆژانەیە زیاد بکات. بەڵێ دکتۆر باسی ئاوی پاک و ئاوی پیست کرد لایەنە پەیوەندیدارەکان داوایان لە بەڕێوەبەرێتی ئاو کردووە یاخود ئەو شوێنانەی پێویستن بەو دەستگایانەوە بەو دام و دەستگایانەوە کە ڕێکاری زیاتر بگرنە بەر بۆ نمونە کلۆری زیاتر بخرێتە ناو ڕووبارەکانەوە. پرسیارێک زۆر بەجێ بەڕاستی گەر لە ڕێگەی کەراڵی جەنابتانەوە جەناب بەڕێوەبەری گشتی ئاماژەی بەوەدا کە ئێمە هەر کاتێکی سکچون لە حەدی خۆی زیاد کرد لە ڕۆژانە و سکچون مەسەن لە 3 جار بوو بە 10 جار 15 جار سکچونی توند کە فەحشمان کرد لە سێمانە مەسەن پۆزتیڤ و پێی مختبەری مرکزی ئێمە پاشان بۆ پشتڕاستکردنەوە ڕۆشتە بەغا کە هاتەوە لە بەغداد پشتڕاستکرایەوە ئێمە پشتڕاستیش نەکرێتەوە وەکو کۆلێرا تەعاملی لەگەڵاکەین لەبەرەوەی نەبێتە ئاوتبرێکی زۆر قورس و گران. بەڵام کە باس لە ئاوی پاکەکەین ئێمە ئاوی سلێمانێکێکە لە ئاو پاکەکانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو عێراق من تەحەدای هەموو پەرزگانی عێراقەکەم کەسێک بتوانێت لە ئاوی بۆری تاپۆتەریان ئەوی کە بۆریەکێت و ئاوی لێ بخۆیتەوە بۆ خواردنەوە بشێ ئەگەر هەیە لە پارێزگای لە عێراق پێم بڵێن. بەڵام کێشەکەی ئێمە ئەوە نیە لە سەرچاوەکانی دوکانەوە ئەو 5.2 کە ئەگاتە حادیث چوون زیادەکە دیارە وەزارەتی شارەوانی هەتا وەزارەتی ئێمە تەندروستی ئاو بەڕێوەبەرە گشتیەکان ڕێژەی کلۆر زیاد دەکەن بە پێی ڕێنمایەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆی کە هەم زیان بە مناڵ و بە ژن و بە خەڵکیش نەگەیەنێ نسبەتێکی ستاندەری عالەمی ئەو زیادە هەتا لە ماڵەکانە زۆردار هەستەکەی کلۆرەکە شتێک زیادی کردووە عەدەدی ئەمە ئەوە کاکە ئەو ئاوە پاکی بگاتە ماڵانەوە. بەڵام بەداخەوە من لێرە کێشەکە تەنها ئاوی خواردنەوە نیە بە پاکیگات لە ناو ماڵەکانە پیسە بێ لە ناو شوێنە گشتیەکانە پیسێ بێ لە ناو مەطعەم و چاخانە و گازینۆکانە پیسێ بێ لەسەر جادە و کۆڵانەکان پیسێ بێ لە دەستا و دەستی خەڵک و ڕانەگرتنی ئەهمیەتی ئەوەی پێڵەن PPE Personal Protective Equipment ینی پاراستن و بەکارهێنانی هەموو ئەو شتانەی کە پێویست دەستکێشە عینەکە نازانم کاتی ئامادەکردنی خواردنە دەستشتن ئەوانە جێبەجێنەکەی ڕەنگە لە دەرەوە چوار بەکتریا بێنی بۆ مناڵەکانی ژوورەوە یا بۆ ئافرەتی دووگیان کەواتە ئێمە کێشەکەمان لەگەڵەوەیە خۆمان ئاوەکە پیسەکەین باشترین نمونەشم بۆ ئەوەیە. بەڵێ با من ئێستا لە گەڕێک کورساتی من خۆ ماڵم لەوەیە نزیکەی 2500 ماڵی تایە تا ئێستا ماڵێکم نەبینیەوە تەنکی سەربانەکەی پاکاتەوە یەکێکە لە گرفتەکان ئێستا دێی ئەم ئاوا مەسەن 3 ڕۆژ 4 ڕۆژجاری ئاوێکی پاک و خاوێن لە ڕێگەی بۆریەوە لە ڕێگەی ئەو تۆڕی ئاوە لە دوکانەوە گاتە ناو ماڵەکانی ئێمە نەگاتە ماڵەکەی من
باش تۆ 6 مانگ جارێ پاکینەکەیتەوە کە پلەی گەرماز بەرزە بێتەوە ئاوە کەش ئەبێ بە 20 سانتیمەتر هێشتا ساعتێکی ماوە ئەو ئەگاتە چەند کاتە 50 پلەی سەدی بە تەنکەکەەوە گات ناتوانانی دەستی تێوەردەی باشە چەند بەکتریای تیا بێت 100 میلیۆن ئەوەندە زیادەکە بەکتریا لە ناو تەنکی ئاوەکەیە کە ئاوی ڕێسیەتەوە ڕێک نەقڵەبێ بۆ بۆریەکان لەو کاتێ مناڵێک ئافرەتێکی دووجان بۆی ئەوانە زۆر دووبارەکەمەوە کەسانی سەر و 65 ساڵ ئەوانی دەرمانی مزمنە بەکاری مەناعیان نزم بووە هەر بە خواردنەوەی بەکتریایە ئەگەر ڤیبرە کۆلێراژ نەبێ هەر بابەتێکی جاردیا بێ ئیکۆلا بێ شێنشەکۆلا بێ مۆنیلا بێ سکچون دروستەکە کەیەکێکە لە ئەسبابێکەوەی کە ڕەنگە چەند هەفتەیەکی بێتە حەسێتەوە و دەرمانەوە وەرگرێت لەبەرەوە دایمەن ڕۆشنبیری تەندروستی بۆ تەعامل لەگەڵ ئاوا هێندە ئاسان نییە کەیمەڵە دەست پشۆ دەستشتن بە یەکێکە لەوانی کە ئەتوانی لە دەرەوی پارێزی بەڵام لە ناو ماڵەکەتە تەنکەکەی خۆت دەستا و دەست خۆت بەکتریایەتیەکەی بێتەوەی سکچون. بەڵێ دکتۆر هاوشێوەی پەتاکانی تر کۆلێرا زوو بڵاوە بێتەوە؟ بەڵێ دیارە ڕێکخراوی تەنەفسی جیهانی یان ڕێکخراوەکانی UN بەرامبەر بە کۆلێرا بە پەتایەکی جیهانی لە قەڵەمەدان هەر کات کە بڵاو بێتەوە ئەم جاریان جیاوازە لە جارەکانی تر ئەمە 20 ڕۆژ کەمترە بێ مەسەلەن بەڕێز بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری خۆپاراستن ئەلانی ئەو حاڵەتیان کرد هەرچەند ئەمانە شتی نیشتیمانیە وتنی ژمارەکان دایمەن جەنابی وەزیر جەنابی مدیر عام و بەڕێوەبەراتی ئێمە ئەبێ ئەلان ژمارە بکە بەڵام ژمارەکان کەمن بۆ متەفاوتیشن جاران مەسەن ئاوتبرێکی لە کۆڵانێکە یانوت ئاوی ئەم کۆڵانە پیس بووە یان خواردنی ئەم گەڕەکە یا ئەم مەطعەمە پیس بووە ئێستا متەفاوت ینی هەر کەسێک لە شوێنێکە لە گەڕەکێکە لەبەرەوە ناتوانانی هێشتا ئەعلانی ئاوتبرێکی مەترسیدار بکەی بەڵام لەگەڵەوەشە ئێمە نابێ پشتی لێ بکەینەوە خۆمە لە سەرکەینەوە بڵێن نابێ بە ئاوتبرێکێکی لەوە زیاتر کە هەیە جێبەجێکن ڕێنمایەکان زۆر سادە و زۆر ساکارن ئەگەر جەناب پێت باش بێ دەستکەین بە ڕێنمایەکان بۆی خەڵک لەم ئاوتبرێکە پارێزین بەڕاستی دەستشتن کەی دەستمان بشوی ئەمە هەمومان کاسبکارین بە شێوە لە شێوەکان دەستاودەستی تەوقە و تەزبیح و نازانم هێنانی سەوزە و میوە و کڕینی گۆشت و هەتا ئێوارە دەبرا دەرەبینیت کە ڕەنگە یەکێک لەوان هەڵگیری جۆرە لە ڤایرۆس و بەکتریاکان بێ مەرجێت هەیە بەبێرە کۆلێرا بێ کە خەڵک ئەگەڕێتە ماڵەوە کێی لێیە من دڵنیاتەکەم هیچ ژنێکی ناو ماڵ هیچ منداڵێک هیچ پیاوێکی بە تەمەن سەر و 65 ساڵ هیچ لەم بەکتریا و ڤایرۆسانەی کە باسیەکەین لە ماڵەوەڵی نەگرتووە ئێمە لە دەرەوە لە ڕێگەی سەوزە و میوەکانە بۆی یەکەم ڕێنمایی من ئەوەیە هەر سەوزە و میوەیە گۆشتێک ئەیکڕی شوێنێکی تایبەت لەسەر ئەو باڕێک کە هاتە یان مەطبەخ بەجیا دایبنێ علاکانی لە کۆڵ بکەرەوە علاکان بخەنە ناو تەنەکەی خۆڵی تایبەتەوە سەوزە و میوەکان بە باشی بشوەرەوە ئەوجا لە شوێنی پلەی گەرمای لە 8 بەرەو سەر هەڵی بگرە با لە ناو سەلاجابێ ئەمە ستێپی دووەم مەسەلەن ئەوانەی پێویستی بە کوڵانە بە دەرەجەی کوڵانی باش بیکوڵێنە ئاوی خواردنەوە ئەگەر شیاوە بۆ خواردنەوە هەستەکەی تەنکەکەت پات کردوێتەوە تەبیعیە ئەگەر ناتوانانی ئاوی بتوڵکرا بەکاربێنی ئاوی کوڵاو بەکاربێنی یان ئێستا ئێمە بە میلیۆنە حەپی هالەزۆن و حەپی کلۆرمانەیە لە بەڕێوەبەری خۆپاراستنی تەمەزی سلێمانی کە لە ماوەی تەنها 20 دقیقەیە ئەتوانی 20 لیتر ئاو بە یەک حەب تەعقیم بکەی هەرچی ڤایرۆس و بەکتریای تیابێ گەشەی بوەستێنێ یان سەوزە و میوە پێ بشۆیتەوە ئەمە ئێستا یارمەتێکی باشە بۆ هاوڵاتیان خواردنی سەر عەربانەکان بەڕاستی لەم کاتەیە خواردنی سەر عەربانەی سەردانە پۆشراو تۆ چاو و نازانم قاوە و گۆشت و میوە و سەوزە و لەفە و هەموو شتەکان لەسەر عەربانە مەخسەلێکی نییە ئەسڵەن تۆ خۆت دەست پیسە ئەوجا ئەو دەست و دەستە و هەموو خەڵکەشی هەتا 12 شەوانە لەسەر ئەوانە بەڕاستی ئەو ڕێنمایەکە کە خەڵک ئەبێ خواردنی سەر عەربانە بەکاربێنن دەستشتن پێش خواردن دوای خواردن پێش ئامادەکردنی خواردن دوای ئامادەکردنی خواردن پێش پاکردنەوەی منداڵ دەستی بشۆ دوای پاکردنەوەی منداڵ دەستی بشۆ پێش ئامادەکردنی دەرمان بۆ کەسانی ژنانی دووجان مناڵانی خوا 5 ساڵ بۆ سەر و گەورەکان کە دەرمانی ئەیتێ دەستی بشۆ کە دەرمانەکان تاو بوو دەستی بشۆ کە سەردانی نەخۆشخانەکانەکەی بۆ نمونە نەخۆشخانەی شار یەکێ لە نموزەجی هەرا نموزەجی ترین خەستەخانەکانی عێراقا من پێم سەیرە کەسێک نەخۆشێکی هەیە 50 کەس سەردانیەکە ئەم 50 کەسە نەدەستی شتووە نەخۆی شتووە نەجلەکانی وتو کردووە بە پڕ بەکتریا و ڤایرۆسەوە کابراش مەناعی خۆی دابەزیوە کۆمەڵە بەکتریای خەڕوخەپانی کۆلەرای بووە بە ڤایرۆس ئینفلۆنزای بووە بە ئەنفلۆنزا مۆسمیەکانی بووە بە کە ئێستا بدایەتی پایز دەست پێکە ئەمانە ڕێنمایان کە خەڵکێکی شکلێک لە پاک و تەمیزی بزانە بێت جێبەجێ بکە یان کاتێک مەسەلەن تۆ نەخۆشەوانیەکەی لە ماڵەوە ئەو بۆ خۆی جیازی مەناعی دابەزیوە تۆ جیازی مەناعی زۆر باشە خزمەتگوزاری بۆ ئەوەکەم من ئەبێ بە شێوەی تەعامل لەگەڵا بکەم هەم ڤایرۆس و بەکتریاکە ئەو بۆ من نەقڵ نەبێ منش ڤایرۆس و بەکتریایەکی دەرەوە بۆ ئەو نەهێن مەژوورەوە جگە لە بارگرانەکەی خۆی حەزەکەم میکانیزمەکەشی لە ڕووی تۆبیە و باس بکەم ئەم ڤایبرە کۆلێرایە چۆن ئیشەکە عادەتەن ڕیخۆڵە باریکەی ئینسان ڕیخۆڵە ئەستورە هەچی کانزا و مینراڵ و ئاو و شلەمەنیەکانیە مەمیلەکان ئەیمژەوی کاتە خوێنەوە ئەم بەکتریایە عەکسی ئەوە کاتەوە ئەو میکانیزمە وەستێنێ
جگەل لەوەی پێچەوانیشکردنی ڕیخۆڵە هەموویە کاتە دەرەوە ئەو کانزانی لە خوێنی شایە ئەو شکاتەوە ڕیخۆڵە مەسەن 10 15 20 کەسکێچێت پیساکە وەک ئای برنج وایە ئەو کات کە لە 3 و 4 دەرچوو تۆ سەردانی نزیکترین بنکەی تەندروستیەکەی خۆشبەختانە ئێستا موەسساتی دەوڵەت ئەوەندە میکانیزمی چارەسەری بۆ سکچوون هەیە هەتا ئێستاوە چەند ساڵە لە سلێمانیا یەک کەس بە ڤەبرە کولێرا نەمردووە کەسێک بە کولێرا نەمردووە هەر کانولایکی بۆ دانرا مغەزەکانی بۆ هەڵواسرا ئەوە دیارە مەترسیەکەی لەسەر کەسەکە کەم بێتەوە بەڵام دووبارەیەکەمەوە ڤایبرە کولێرا سکچوون ئەنفلەوەنزا مەوسیمیەکان لەسەر کێ زیاتر تەئسیری هەیە لە کام تەمەن مناڵی خوارد 5 ساڵ لە بەرەوەی مەناعی بەتاوەتی گەشەی نەکردووە ئافرەتی دووجان ئەوانەی دەرمانی موزمینە بەکارێنن حەپی زەخت و شکر ئەوانیان هەیە مەناعیان دابەزێ وەرزش ناکەن باری دەرونیان نامستەقڕە و ئەوانشی سەر 65 ساڵن مەناعیان وردە بەرەو دابەزینەوە وەرزش ناکەن باری دەرونیان مستەقڕ نیە ئەمانە زیاتر بە پارێزراو بوون لە ڤایبرە کولێرا و هەموو ڤایرۆسەکانی تر باشە دکتۆر ڕێنمایە تەندروستیەکان چیمان پێڵەن لە ئێستا بۆ بەکارهێنان و خواردنی سەوزە و میوە بە شێوەیەکی گشتی ئێستا من پێش ئەو پرسیارە زۆر بەجێی جەنابەت لە سەروبەندیکردنەوەی قوتابخانەکانەی ئەو چەند هەزار قوتابخانەی لە هەرێمی کوردستانە ڕەنگە 15-20 ڕۆژێکی تر بکرێتەوە ئێمەش لە هەوڵە دێن بە باشترین شێوە سکچوون و پەتای سکچوون کۆنتڕۆڵ بکەین تەنکی سەربانی هیچ لەو مەکتەبانە مەکتەب تاوە پاک نەکراوەتەوە یان ڕجایکی برایانە ئێستا و مدیرانێک و جێگری مدیرانی ئەو خەدەمیانێکە هەیە ئەو تەنکیانە پاک بکەنەوە بە شێوەیە کە یەک بەکتریایەتیان نەما بێ و ئامادەیکردن بۆی کە مناڵ کە بەو وروژمەیە چێتە قوتابخانەکان ئاوی پاک بەکاربێنێ بۆ خواردنەوەش نەبێ هەر ئاوی پاک بەکاربێنێ بۆی جەنابیشت بڵێ ئێستا من ناتوانم خەڵکی نابێ بە هیچ شێوەی سەوزە و میوە بەکاربێنی بەڵام باو ستێپانە باس بکەین کە ئەو سەوزە و میوە گەشتە گەدەی مرۆڤ و سەرمائیدا یان سەر سفرە بە پاڵکی بێ لانی کەم ئەو بەکتریان نەگوازێتەوە یەکێ لە ستێپەکان ئەوەی کە سەوزە کڕیت لەو شتە داخراوە کە ئیهێنیت هەتا گەیتە ماڵەوە زۆربەی خەڵک لە سنووری سارەگا شووتی و میوە گۆشت و سەوزە پلەی گەرماکەی لە ناو دوکانەکەی هێناوێتی لە 25 کەمتر بووە لەبەرۆ سپلیت و لەبەرۆ سەلاجە منجەمیدە لە سیارەکە دانێ 2 ساعتی شەکانی بازاڕ یەکات تایەتەوە پلای گرمەی سنووقەکە بێ بە چەند سەر و چل کەواتە ئەو تۆزە بەکتریایشی لەناو ئەو گۆشت و میوە هەیە بەکردداری دابەژبوون کەرتە دابەژبوون علمیان ئەبێ بە ملیۆنەها بەکتریا کە تۆی هێنیتەوە ماڵەوە خۆ دەستە نەشتووە یەکەم کەس کە خێزان ژنی ماڵەوە دەست لەو شتانەیە و دەست بە دەم و چاو و جۆلوتەوەیە یان بەباشی پاک ناکرێتەوە ئەڕاتە ناو سفرە و مناڵەکان ئەیخۆن لەبەرەوە تکایە شۆردنەوەی یان بە پەرمەرگەناتی پۆتاسیۆم یان بە خوێ هەرچەنە خوێ هەندێک لە تەکنیکی پێکاتی سەوزە تێکەیات بەڵام دەسەڵات نییە یانەوە حەپی کلۆرە و هەڵێ زۆنی کە باسمان کرد ئەتوانی لە خەستخانەوەری بگری لە بازار بیکڕی بەکاری بینی لە ماوە 20 دقەیە بە تەواوەتی پاکژەکرێتەوە توانی لەسەر سفرە دایبنی بەنسبەت بەکارهێنانی شێوە ئێستا ئێمە لە مەطعەم و شوێنە گشتەکانە قەدەغەمان کردووە بۆی برادرانی ئەوانش گلەی لە ئێمە نەکەن لە ڕاستیە زۆر زەحمەتە کەسێک بتوانێت لە ماوەی چەند سەعاتێکە 2-3 دەست سەوزە و میوە و کەرەوز لە ناو چێشتخانەیە کە بەباشی بەو ستێپی ئێمە ئەمانەوێ تاقیمی بکە ڕەنگە لە ماڵ ئەمە بکرێت سەوزەش مانستغنا عنه یعنی ناتوانانی وازی لە بێنین بەڵام لەگەڵەوەش ناتوانین پاکشی بکەن بەس لە مەطعەمەکانە لەبەرەوەی دەستا و دەستە خەڵکی دەرەوەشێت ئەو کات من پێم باشە بەکارنێت هەتا کۆنتترۆلی تەواوی پەتای سکچوونەکەین وەک لە سلێمانیا لە بدایەتی مانگی 10 پارە ئێمە بە تەواوەتی کێرفیە لاینی سکچوونمان دابەزان ئینشاءالله بەو 15-20 ڕۆژەی ئێمەش لە تا مانگی دەتوانین بڵێن کۆنتترۆلەکەین لایەنێکی ترەوەی کە تا ئێستا لە هیچ ڕاگەاندێ باس نەکراوە کە مەترسی گەورە زۆر دروستەکە بەڕاستی من ئەمێ ئاماژەی پێبم پێ 2014 WHO لە کۆبوونەوەیکی سەحای باسی کرد مەسەلەی ماسیە کەناراوەکانی محیط هەندی هادی ئەتڵەنتیک ئەمانە ماسی زۆر جار هەڵگری ئەو ڤایبرە کۆلێرایە ئێمە ئێستا بەو پاڵکیە ماسی ناگاتە ماڵەکانی ئێمە کاک ئازاد دەگە تەماشا بکەی سارێکی هێناوە ماتۆڕێکی لێ بەستووە لە بەعقوبە و لە شوێنە دووری ئەم شاری سلێمانیا ئەم ماسیێت لە ناو ئەم ئاوەیە کەفی کردووە نیو مەتر کەفی کردووە بڵقی کەفەکە بەسەر سارەکەیت و ئەڕوا لی بە پرسەڵە دوێنێ گۆڕیومە بەس من دڵنیام کە 15 ڕۆژە ئاوی ناو ئەو ماسیە نەگۆڕاوە نەک ڤایبرە کۆلێرا هەر بۆ خۆی دەم و چاولت و دەمی ئینسان جۆرێ بەکتریایەتیایە نۆرمەڵە بۆ خۆمان هەر ماسی ڕیخۆڵەی پێکاتەی پێستوانی لە هەندێک بەکتریایەتیایە بۆ خۆی نۆرمەڵە بەڵام کە عەدەدەکەی زیادەکە نەخۆشخەرە بێ ئەو کات لە ناو ئەوەیە تۆ چیت کردووە لەو سەرجادەیە ماسیت بۆ پاکەکە
بە ئاوی تەنکێکی زۆر بچوک بۆتە شواتەوە باندیا فڵچە ئەو فڵچەی لە 2000 ماسی دراوە هەر بۆ خۆی پلەی گەرمای ئێستا لەسەر ئەو بێدەی کە دایناوە کۆمەڵی بەکتریا خاتە ناوڕی خۆڵی ماسیەکە و ئێمەش ڕێک زۆربەی ماسیەکان خۆتەزانی خەڵکی هەرێمی کوردستان حەزی لە برژاو زیاتر لەوەی لە ناوڕۆنبی قرچێنەوە بەکتریا نامێنێ بەڵام لێرە چی کردووە بەکتریاکە گەشاکە هێشتا بە کاڵی هەندێک لە ماسیەکە ماوە چتە گەدەی مرۆڤ و توشکچوون و کۆمەڵێکی تر ڤایرس و بەکتریاکە ئەمە یەک دوو هەم مەسئلەی مریشک من تکاکەم هەرچەنە تا ئێستا هەم لژنەکانی قایمقامەت هەم ئێمە سنوورێکمان بۆ مەسئلەی مریشک پاکردندا نەناوە ئەو ئاوەی گەرمیەکە هەتا 12 نیوەڕۆ ئەگەر خوا ڕەحمێکی خستە دڵیەوە ئیگۆڕێجینا بەو ئاوە پیسە ئەو هەموو مریشکە 100-200 پاک برادرینە ئەمانە ئاون گەشاکەن پلەی گەرماکەی تۆ یەگەیتە 100 پلە و نزمێکی تۆ بۆ چل ئەو جا پاکێکی بە هەمان چەقۆ بە هەمان دەست بە هەمان بەکارێنانی سەر بێ دەکە هەمان بەکتریاکەی تەناو ئەو خواردنەوە کە یەتە ناو ماڵەکانەوە کە ڕەنگە دەیان جۆر بەکتریا و ڤایرسی لە خۆی گرتبێ ئەمانە هەموو مایسکچوونن جگە لە وێبرە کۆلێراش بەڵێ بەڕێز دکتۆر ئیبراهیم ئەحمەد پسپۆڕی تەندروستی گشتی سوپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت سوپاس کە ڕاستەخۆ لە سودۆ لەگەڵمان بوو سوپاس سپاس سەرکەوتوو